ترك خاخية من بغداد إلى كردستان أربيل. شنقاري بغداد. هەموو ئەوانەی لێرە دانیشتون یان چارەخوازن یان هاوڵی چارەخوازن. بەڕێزانم ئەم حەبەی دەبینن 7,000 دۆلاری ئەمریکی، ئەمە بای 3,000 دۆلارە. بەڵام لێرە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەرمانە بەلاشە. خۆشبختانە تۆ ئێستا لە نەخۆشخانەی حکومی چارەسەر وەردەگرێت. ئیمکانت تێ لە دەرەوە چارەسەر وەردەگرێت؟ ناوەڵڵا ئەوە تقریبی 2 ساڵ و نیوە ئەمن عیلاج وەردەگرم. 2 ساڵ و نیوە. هەموو برکین دەدەم بەس وەزعی خۆم باش بێت تەندروستیم باش بێت. بەڕێزان وەرن سیرکەن. ئەمە ژووری مدیرە دەرکە نابێتەوە. هەر دەگەڕێم بەڕێوەبەر دکتۆر ئەحمەد، دکتۆر ئەحمەد نایبینی. لێرەیە؟ سڵاو ڕێز ماندوو نەبن لە شوێنی خۆ دارانیشی. زۆر کەم. لە هەموو عێراق ئامێرێکی لەم شێوەیە نابینیەوە، یعنی ئەگەر هەش بێ زۆر دەگمەنە، بەڵام لە هەولێری پایتەخت حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جۆرە ئامێرانەی دابین کرد. تێچوو چارەسەری شێرپەنجە گەلێک گرانە، بۆیە جەنابی سەرۆکوەزیران بودجەی تایبەتی تەرخان کردو بۆ پڕکردنەوەی ئەو کلێنە. هەموو ئەوانەی لێرە دانیشتون یان چارەخوازن یان هاوڵی چارەخوازن، چاوەڕێ دەکەن بە پەرۆشەوە بزانن دکتۆرەکانی ئەوان چ قسەیەکیان بۆ دەکەین. ئێمە هاتۆین بزانین لە نەخۆشخانە حکومیەکان چ باسە. لێرە چ باسە، چ ڕوو دەدات؟ تەمەشا بکەن ئەو هەموو خانمانەی کە لێرەن بەشی هەرە زۆریان تووشی نەخۆشی شێرپەنجەی مەمک بوونە. تکایە خانمان ئەوانەی لە ماڵەوەن وریای خۆتان بن، پشکنینێک بکەن بزانن لە جەستەتان چ باسە. نەخۆشیە چۆنە؟ ئازاری زۆرە کەمە؟ طبعا ئازاری زۆرە، بەس الحەمدولله ئەدریشی زۆرە و شانازیش بەوە دەکەم کە ئەو نەخۆشیم گوتێ لە بۆی خۆم بە خۆشەویستی خوای گەورە دەزانم. ئینشاءالله پشتی پەنا بەخوای گەورە ئەمەری ژمارە هەموو دەمێ خوای گەورە بێ قومە ئاو شفام بدەن ئینشاءالله. دکتۆر چی گوتی لەبەر چ تووشێ و نەخۆشیە بووی؟ بەخوای هیچ قسەیان نەکردووە؟ پێیان نەگوتی ئەو کات؟ ناوەڵڵاهی وەیان نەگوتێ. تۆ ئێستا لە نەخۆشخانەی حکومی چارەسەر وەردەگریت، ئیمکانت تێ لە دەرەوە چارەسەر وەردەگریت؟ ناوەڵڵا ناتوانیت. ناتوانم. چەند ساڵە تۆ تووشێ و نەخۆشیە بوو؟ بۆ 7 ساڵ. 7 ساڵ چارەسەر لە حکومی وەردەگریت؟ ئەهلی ئیمکانێتت نییە؟ ناوەڵڵا. ئەو نەخۆشخانە بۆ تۆ دەرگایەکی ژیانە. طبعا ئەرە والله. توشبوون بە نەخۆشی شێرپەنجە دەیان هۆکاری هەیە. بڕوا بکەن هەندێک هۆکار نەسەلمێنراوە، یعنی ئیلا خوددا دەزانیتن ئەو مرۆڤە چۆنی ئەو نەخۆشیە دەبێتن. بەشێکیشیان بۆ ماوەییە. تۆ هەر بە تەنیا تووشی ئەو نەخۆشیە نەبوو لە بنەماڵەکە؟ نەخێر کرایەکە شمەل توش بوو. توش بووە. چەند دەبی تووشی ئەو نەخۆشیە بوو؟ نزگەی 2 ساعت دەبی. تۆ بە سەردانی ئەو نەخۆشخانەیەت کردووە؟ نەچێ نەخۆشخانەی تر؟ ناوەڵڵا. چارەسەرەکەت چۆنە؟ چارەسەرەکان دەرمانی باشیان هەیە و دکتۆری باش لێرە هەیە و مسەلدانی جێنەکە بچمە هەر وڵاتێک هەر هەمان شتی لێرێ. هەر هەمان بەڵێ چکە دکتۆری خۆمان زۆر چاکە. جێبیست بوومە دەڵێن دەرمانی ینی چارەسەری ئەو نەخۆشیە زۆر گرانە. واللهی طبعا دەبێت گران بێت. 20 وەرەقە 25 وەرەقە. ئێستا من خۆمە جاروا بە دەرمانشی ئەو هەمانیرە لێ بڕاوە بە 130 دلار کڕمانە. 130 دلار. ئەومەوە گرتووە ئەو مالێرە دەست نەکەوتووە 130 دلار بەس خۆم کڕمەوە.
کەمترین ئەگەر بێت و ئەو چارەسەرە لە دەرەوە بکەن بە پارە تەکلیفەی چەند دەکەن لاغ نایە یعنی دەفتەرێک دوو دەفتەر یان ناوەڵی کا لە دەفتەر ئەوە زیاتر زۆر زیاتر زۆر زیاتر 20 دەفتەر هەیەسی جێم لێ بووە تا 27 دەفتەرم جێ لێ بووە لە خۆی داوە بیستفادەش بووە لە دەروی وڵاتش کە لێرە ئەو چارەسەرەشە بوو باشە کەوایە ئێرە دەرگای ژیانە بۆ ئەو نەخۆشە طبعا هەست دەکەی دەرگای ژیانە نەخۆشە باشە چ بە خەڵکێک دەڵێ خەڵکێک هەیە من حەز دەکەم ڕێی خۆت بە جوانی پێم بڵێت لە نێوان پارە و تەندروستی کامیان گرنگە هەیە تەندروستی هەیە قیمەتی ژیان نازانێت تەندروستی تۆ ئێستا ئامادەی هەموو مڵکت بدەیت بەس تەندروستی ئەرەوەڵ هەموو ورکی دەدەم بەس وەزعی خۆم باش بێت تەندروستیم باش بێت بە فەقیرش دەتوانێت بژی طبعا بەڵێ ڕازی بەڵێ ئەرەوەڵ بەس پێم بڵێ یعنی ئەو قەڵەباڵغەی دەبینم هەر ئەو ڕۆیە یانیش هەموو ڕۆژێک بۆ پێشوازی لەو نەخۆشانە دەکەن ڕۆژانە نەخۆش دێتن تا دێ ڕادەکە زیاتر دەبێ ڕۆژانە کەیس هەیە نەخۆشیەکەمان زیاتر لە مەمک و لە سینگە بڵێ کانسەرە مەمکە بەخۆی باشە زیاتر لە سەدا چەندی بۆ دانین بەخۆی بڵێ هەفتان ئەو باشە کەوایە لە دە ئافرەت هەفت ئافرەتێ شێرپەنجەکەی مەمکە ئەوی تری چییە؟ مان هەیە مەمکە مایدەیە ئەو ئەوانەمان هەیە یانی بەڕێزانم تەمەشا خودا چ جوانیەک و باشێکی بە هەرێمی کوردستان داوە ئەم بەڕێزە سڵاوت دێت خەڵکیان دەرێت هەولێر ئەمە خەڵکی هەولێرە لە هەولێر چارەخوازە دەیەوێت چارەسەر وەگری ئەم بەڕێزە خەڵکیان دەرە ڕەنگی بە ئێمە ناچی مەرحەبا مرحبا حبيبي منين انت؟ بغداد بغداد لبغداد وهاتوي اكو فرق ما بين العربي ما حد سالني انت عربي او كردي ماكو هيك اي فرق ولا حد اي سؤال عربي انت او كردي هسه تحس اكو فرق بين خدمات مستشفيات اقليم واربيل ما ويا بغداد ويا مناطق اكيد فرق شاسع جدا ئەو فۆرمەی کە لە بەردەستی مندایە ناوی نەخۆشەکانە ناوی سییانیانە من قسەم کردووە لەگەڵ بەرپرسان لە نەخۆشخانە دەزانن بەڕێزانم لە نەخۆشخانەی نانەکەلی کە بۆ نمونە تەوان لە هەموو پارێزگاکانی کوردستان نەخۆشخانەی تایبەت بە شێرپەنجە هەیە دەزانن لە سەدا چلی ئەو نەخۆشانەی کە سەردانی نەخۆشخانەکانی کوردستان دەکەن خەڵکی دەرەوەی سنووری هەرێمی کوردستانن واتە بەغدا بەسرا مووسڵ هەبوو تەنانەت لە سووریاش نەخۆشتان بۆ دێ تەنانەت بیانیشمان هەیە مە لێرە بێجگەل لە سووریا بیانیشمان هەیە چارەسەریان پێ بیانیمان ینی وڵاتی تر وڵاتی تر بڵ چۆن هیچ وڵاتی ئەوانە زیاتر بڵێن لێرە ئوستازی زانکۆ ئەوانە دەرز دەڵێنەوە باوەڕیان بە چارەسەرەکەی هەیە لێرە دێن لە مستەشفای نانەکەلی چارەسەری خۆیان وەردەگرن پاشان سنەوە سەرکارەکەی خۆیان ئەوانەی دێنە ئێرانە لە بیدایەتەوە تەمەشا دەکەی هەمووی کەمتەر خەمن با بڵێن ئەمە نەخۆشیەکە هەیە و دروستیش دەبێتن و هەمووشیان عیلاجیان هەیە بەڵام ئەوانەی کە دێن و وەزعەکەیان ناخۆشە هەمووی دەڵێ 2 ساڵە هەست بە شتێک دەکەن 2 ساڵە سنگم دێشیان 2 ساڵە ژانێ ئەدەم هەیە عنی هیچیان ئەوە نینە فەز بکە متابعە ئەو شتانیان نییە عنی طبعا ئەو نەخۆشخانەیە زۆر فراوانە کاکۆشنگ ئەو نەخۆشخانەیە چەند بەشە ئەو نەخۆشخانەیە وەکو ینی پێناسش سرەتایی نەخۆشخانەی نانەکەلی بەس نەخۆشخانەی شێرپەنجە نیە بەخۆی نەخۆشخانەی نانەکە نەخۆشەکانی خوێن و شێرپەنجەیە قەڵەباڵغترین بەشیانە ئی گرێکانە گرێکان بەڕێزانم ئەم حەبەی دەبینن بای هەفتا وەرەقەیە 7,000 دۆلاری ئەمریکی ئەمە بای 3,000 دۆلارە نەخۆشێک بۆ ماوەی 2 ساڵ پێویستی با یەک پاکەتە ینی هەموو مانگێک دەبێت پاکەتێک بخوە هەفتا وەرەقە بدە ساڵ 12 مانگە 2 ساڵ 24 مانگ
24 مانگ فی 7000 دلاری بکە سیارەی هەبێ ماڵی هەبێ خانووی هەبێ هەموو دەفرۆشرێ. دکتۆر بەڕاستی ئەمەوە نرخەکەیتی؟ بەڵێ ئەمە نرخەکەیتی ئەمە دەرمانێکی نوێ دەرمانی زیرەکی پێدرێن کە بە شێوەیەکی ڕاستەخۆ کاریگەری لەسەر خانە شێرپەنجەیەکان هەیە و ئەنجامەکانی ینی زۆر باشە. ئێستا کەسێک نەخۆش بێ دەبێ مانگانە یەک پاکەت بە 7000 دلار بکڕێت. بەڵام ئێرە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەرمانە بەلاشە. خۆشبەختانە بەردەستە چۆنێتی سەرفکردنی لە ڕێی لیژنەی تایبەتەوەیە بەلانی کەمی 6 پزیشکی پسپۆرت تەمەشای فایلی نەخۆش دەکەن کۆمەڵێک مەرج هەیە بۆچێ سەرف بکرێت بۆچێ سەرف نەکرێتن کاتێک لە مەرجەکان دەردەچی بێ جێدانە ناو و برین نازناوی نەخۆش دەرمانەکەی بۆ سەرف دەکرێت. تۆ هاتووی چارەسەر وەرگری؟ خەرچێن دەرەی؟ ڕۆژاوە. ئێستا ئەو دەرمانەی وەردەگری دەزانی بەهایەکەی چەندە بە چەندە؟ بە چەندە؟ والله دەوری دەرێن 600 و 500 و ئەوان 600 دلار. تۆ ئیمکانێت تێ بیکڕی؟ لێرە بە پارە وەردەگری یان بە بەلاش؟ بە بەلاش. گرانن ئەوانە دکتۆر؟ ئەوانە کاکەوانان زۆر گرانن یعنی بە جۆرەی دەرمانەکە فەرق دەکا لە 25,000 دەست پێ دەکا هەتا یعنی 20 وەرەقە 25 وەرەقەشمان هەیە. 25 وەرەقە؟ بەڵێ. دکتۆر دەڵێ دکتۆری پزیشکیە دەڵێ ئازارێکم هەیە خەڵک ئازارم دەدا. بابزان چیوە ئازارت دەدا؟ چه ئازارت دەدا؟ کاکەوانان خەڵکی ما زۆر گوێ لە خەڵکی دەوروبەر دەگری کە نەخۆشێک تازە ینی تەشخیص دەکرێت خەڵک پێی دەڵێ ینی گوێ لە خەڵکی دیکە دەگرێت گوێ لە خەڵکی پسپۆر ناگرێ پێی دەڵێ بڕۆ تورکیا بڕۆ هندستان بڕۆ ئوردن. خۆپارە لە جیرفانی وی دەرنایە کابرا حەقا نەخۆش گوێ لە پزیشک بگرێ گوێ لە نەخۆشخانە بگرێ بزانە چی پێ دەڵێ خەڵکێکمان هەیە یعنی ئیمکانیەتی هەیە کێشەمانیە دەستە دەرێ بەڵام دەچی ئیفلاس دەکات چونکە ڕێیەکەمان زۆر سیارە دەفرۆشێ خانوو دەفرۆشێت تاوەکو لە نەخۆشخانەیەکی بێگانە چارەسەر وەرگێت. لە نەخۆشخانەیەکی بێگانە چارەسەر وەردەگرێت بەڵام دوایێ یعنی بە مەزبوری دێتەوە بەڕاستی چیتان پێ دەڵێەوە چی دێتەوە؟ وەڵاهی دێتەوە یعنی بە مەزبوری دەبی وەریگرینەوە ینی ئەمە شوەری دەگرینەوە. دەڵێ کاکە بەخوا لەوێ گوتیان نەخۆشخانەکانی کوردستان هیچ جیاوازی نییە هیچ پارەی نەما سەرەتا پێی ناڵێن سەرەتا دەڵێ وەرە کاکە وەرە بای ئەوەندە ئیفلاسی پێدەێنن. کاکەمەران پرۆتۆکۆلەکانی عیلاجی کیمیایی و شێرپەنجە کاکتۆریش دەزانی شتەکان عالەمیە یعنی ئەوەنی هەر دکتۆرێک بە کەیفی خۆی عیلاجی بدە بڵێم وەکو نەخۆشەی ئاساییە لێرە نەخۆش یعنی عیلاجی وەردەگری دەستە تووتێ عیلاجکە وەردەچێتە هندستان شتیوانیە پرۆتۆکۆلان ستاندەردی عالەمیە لە هەموو دنیای وەکو یەکە یعنی ئەگە تەشخیصە کرا لێرە بستە ئەمریکاش هەمان تەشخیصە. دکتۆر جەنابتان بەڕێوە برن بینیمان لۆدەکی زۆرتان لەسرە وەزعتان چۆن؟ ئەو سوالە دوو جەمسەرێکیان جێی شانازیە کە نەخۆشانێک لە ڕێیەکی دوورەوە دێن ناوبانجی نەخۆشخانەکەیان بیستەوە دێن لێرە چارەسەرەکە وەردەگرن ئەوە شانازیە بۆ ئێمە بڕاستی. بەڵام ڕۆکی دیکەی هەیە جەمسەرەکەی تر کە دەبێتە لۆدێکی زیاتر کە دەبێتە مای قەرباڕغی خستەخانە کە دەبێتە مای ئەو خەرجێکی زیاتر دێتە ئەستۆی نەخۆشخانەکە باشە. خەرجی پێویستان هەیە؟ بە شێوەیەکی گشتی بەڵێ و بەرام هێشتا پێویستیمان بە زیاترە بجێکی دیکە کە تەرخان کراوە بجێی جەنابی سەرۆکوەزیرانە کە بە تایبەتی بۆ بواری شێرپەنجە ئامادەکراوە لەمەدا بەشی هەولێر ساڵان نزیکەی 8 میلیارد دینارێک دەبی یان زیاترە ئەمانەشێ جگە لەوەش دەستگا خێرخوازیەکان خەڵکی ئاسایی ڕۆژانە لێماندێنەوە ژوورێ یان ئەوە تا دەرمانی کڕیوە و درێ ئەمە بۆ نەخۆشەکان یان دەپرسن چتان بۆ بکڕین و چتان پێویستە. بەڕێزانم هاتوومەتە نەخۆشخانەیەکی دیکەی حکومی کە ئەمە سنتەرێکی تایبەتە ئەم سنتەرە کۆمەڵێک ئامێری تێدایە لەسەر ئاستی عێراق لە چەند شوێنێکەیە لە نەخۆشخانە ئەهلیەکانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک دەست ناکەوێت. سنتەری ئاوات بۆ چارەسەری
بە تیشک تەمان ئەم نەخۆشخانە ئەم سنتەرە ڕۆژانە پێشوازی لە ژمارەیەکی زۆر لە چارەخواز و نەخۆشان دەکات و دەزانن ئەوەندە ڕێژەی نەخۆش زۆرە هەرچەندە ستانداریشەوەکو باسم کردووە بەڵام لە مانگی یەکەوە ئەو خەڵکەی لێرە دانیشتووە لە مانگی یەکەوە تاوەکو ئێستا نۆرەی گرتووە تاوەکو لەم سنتەرە چارەسەر وەربگرن. دەچی هەر نەخۆشخانەیەکی حکومی هاوڵاتیانی عێراقی دەبینی لە ناوەڕاست و باشووری عێراق ئەم بەڕێزەش پێم وایە خەڵکی ناوچە کێشە لە سەرەکان ئەنتە بنێن دووس خورمات و كردي لو عربي؟ كردي وعربي انت بنفسك عربي نعم باشا تعرف تحكي بالكردي؟ احكي نعم والله دزايتو زعما الزور باشا باخذ باصل عربي بلام كردي دزاي شو فير كردي بوي؟ فير بوي الحمد لله فير بوي الزور باشا هاتوي ام سنتره بله لا دوس خرماتوي بله بو هاتوي اير تشارس والله هي بو نقوش كمان زور اختار وقعتنا بو دكتور كان اللي تشارسرنا بو نيو كمان نيل نمرة تطورة ايه تطورة ادي بغداد ادي بايتخ نية كاكا وهو تمشي هناك انا وانا عملت تطورة والدكتور كان باشن خلي مال باشن يعني تو برواد باب نخوش خانه كاني بغداد وني لا والله لا هر نخوش كويدي تاري انا ولا بخو كشتي سباقه كشتي جامعه خد نخوش هان كسش لا كم شونا بغداد بو دكتور باش نبو نتيجة مع الوار نقرت هاتين بوينة ايه شلون دبينا الحمد لله لخوا بزياد بخوا بيان باريسي لهمو عراق ئامێرێکی لەم شێوەیە نابینیەوە یعنی ئەگەر هەش بێ زۆر دەگمەنە بەڵام لە هەولێری پایتەخت حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جۆرە ئامێرانەی دابین کردو. بەڕێزانم ئەمە شوێنە گرینگەکەیە ئەها جێ بدەنێ ئەم دەنگەی کە ئێستا هەیە ئەمە تیشکەکەیە کە لە شوێنی برینەکە دەدا تاوەکو چارەسەر وەگرێت. دکتۆر ئیبراهیم سپۆڕی ئەم بابەتەیە دکتۆر نەخۆشێکی زۆرتان هەیە پێم بەڵێ باشە هەر تیشکێک کە نەخۆشێک دەدرێت پێویستی بە چەند کاتە؟ بەڵێ کاک کامەران ئەوە بە گوێرەی ئەو جۆری ئەو تیشکەیە کە لێ دەدەین چونکە چەند زۆرێک تیشکمان هەیە بۆ نمونە هەندێک تیشک تایبەتمان هەیە بۆ سەر بۆ سینک وەکو نەشتەرگەریە وەکو نەشتەرگەرێک بۆ نەخۆشەکە بکەی لە ئەوی ئەو جۆری گرەی بکوژی ئەوەیان تا نیو کات ژمێر دەخایانی ینی بەڵام جۆرەکانی تر بەگشتی لە 2 دقەوە تا 4 دقە ئەوەندە ئەو کاتەی پێدەچیت. خەڵک چێن دەرەی؟ ئەس خەڵکی شنگالێمە خەڵک شنگالێ جێبیست بوومە بەردەوام نەخۆش دەهێننەوە ئەم لەبێ مستەشفێ گەلەکەت مرتاحن دەرگای ئەم نەخۆشخانانە بۆ هەموو خەڵکی عێراق و دەرەوەی عێراقیش کراوەیە بێ بەرامبەر ئیڤەکریەشە مشکارە و بێ تەقسیرنە سەیری پاک و خاوێنی ئەم سنتەرە بکەن ئەمە سنتەرێکی حکومیە بەمانەی ئەوە نییە کە ئێستا دەبینی چۆلە نەخۆشی تێدا نیە ڕۆژانە زیاتر لە 250 تا 300 نەخۆش پێشوازی لە چارەخوازان دەکرێت چۆن ئەمە ڕێکخراوە ئەی بۆ چۆلە حتمما ئەمە بە بەرنمەیەکی تۆکمە هەر نەخۆشێک دەبێت لە کاتی خۆی لێرە ئامادە بەڕێزان وەرن سیرکەن ئەمە ژووری مدیرە دەرکە نابێتەوە هەر تەمەشای ئەم نەخۆشخانەیەم کرد کە نەخۆشخانەیەکی حکومیە زۆر بە باشی هاتە بەرچاوم کە ڕێخستن و تەنزیمێکی زۆر باشەیە ئەکید بەڕێوەبەرەکە ئێستا لەگەڵ کارمەندەکان خەریکی کارە ئەمەش بەشێکی دیکێ بەشی ستیسکان ینی ئەشیعەیە زۆر گرینگە لە زۆربەی نەخۆشەکان ینی پێویستیان پێیتی بەڵام هەتا ئێستا بەڕێوەبەرم نەبینیوەتەوە یعنی هەر دەگەڕێم بەڕێوەبەر دکتۆر ئەحمەد نایبینی لێرەیە زۆر باشە ئەمە بەشی پلانە
سلاوتان لێبێت سلااو لێبێ سلااو ڕێز مرحبا دكتور أحوالك دكتور أحمد باشي دكتور بەڕێوەبەری سنتەری ئاوات دكتور هاتیە ژوورەکەت لەوێ نەبووی والله ما سەرقالی ئیش و کاری خۆمانین لە بەرنامەوە ئێرە یعنی کار دەکەی لەگەڵ هاوکاران هاو پیشەکان بەڵێ لە شوێنی خۆ دارانیشی زۆر کەم چاوەڕێم دەکرد دکتۆر قاوەیەک بێزێک شتێکی هەبێ بەڵام بەڕاستی کە بینیم لە شوێنی کارکردنە لەگەڵ هاوپیشەکانی خۆی لەگەڵ دکتۆرە بەڕێزەکانی تر سەرنجی ڕاکێشان ئەم بەشە سێ دکتۆر ئەمە را بەشی پلانە کە نەخۆش سەرەتا لە بەشی سیتی حازر دەکرێت لە چارەسەر لێرانە من و دکتۆرە بەڕێزەکان و فیزیاوی بەڕێزەکان خەریکی کاروباری نەخۆشەکان دەبین ئیشەکانیان تەواو دەکەین لۆدەکی زۆرتان لەسرە دەبین بەزدی لۆدەکی زۆرمان بەڵام تەماشاش دەکەم تا ڕادەیەک قەڵەباڵغی نابینم بە سێ شەفت دکتۆرە بەڕێزەکان و کارمەندە بەڕێزەکان ئیش و کارەکانی خۆیان دەکەن چارەسەرەکان نسبەی نەجاحەتمان زۆرە زۆر باشە کاک محەممەد پێم بڵێ کەی ئەمامێرە نەدانرا کەی ئەم سنتەرە دانرا ئەم سەتەرە ساڵی 2021 لە مانجێک ئێمە دەست بەکار بوون وەکو سنتەری ئاوات بۆ چارەسەر بە تیشک گرنگجی ئەو سنتەرە ئەوەیە پێشتر ئەو نەخۆشانێک کە پێویستیان بۆ جۆرە چارەسەر بوو دەبایە سەردانی و دەروەی هەرێمی کوردستان بکەن دەروەی وڵات بکەن ئەوەش کولفەی زۆر گرانە لە وڵاتەکانی چادۆرەی ئێرانە تورکیایە ئوردەنا چەند دەچێت یانی بۆ نمونە نەخۆش بۆ نەخۆش دەگۆڕێتن لەوانەیە لە 6,000 دلار دەست پێ بکاتن تاکو 15-16,000 دلاری دەوێتن بەس حەقی چارەسەرەکەی بێ لە پلیتی تیارە و مانەوە و خواردن و ئەو شتانە خۆشبەختانە لە کابینێنیوە ئەم سەنتەرە دروست کرا دەستی بەکار کرد ئێستا زۆربەی ئەو نەخۆشانێک کە پێویستیان بۆ چارەسەر هەیە نەک لە هەولێر بەڵکو لە شارەکانی هەرێمی کوردستان و لە شارەکانی ناوەڕاستی عێراقیش دەدانمەکە ئێمە زۆربەی نەخۆشەکان کە دێن خەڵکی شاری مووسڵە کەرکووکە تکریتە سەلاحەدینە ئەمبارە یعنی لە بەغدا لە ناوەڕاست و باشوور و عێراق دێن لێرە سنتەری ئاوات ئەم سودمە دەبن لەم زۆرە لۆتان لەسەر نییە زۆرێکی گەلێک زۆرمان لەسەرە لەبەر لەو شارانە نییە